مەکتەبی دواکەوێت گەنجێک ئەگەر خەڵکی دەستی خراپی بۆ درێژکەن توخوا عیب نییە گەنجی بەڕێز خەڵک بڵێ فڵانە کەس خراپە بە مناڵەکەت بڵێ با هاوڕێتی نەکات عیب نییە بۆ تو عیب نییە بۆ تو وەرە سەیری قورئان کە ئینەهم فتیەة ئامنوا بربهم وزدناهم هدى کۆمەڵە گەنجانێک ئیمانیان هێنا چوونە ئەشکەوتێکی تەنگوتار ڕێگەیەکی هاتوونەهات بەتەمای ئەوەش نەبوون ئێستا ملەبان بین بەرەوە باسییان بکەم بەڵام چووکەم پرۆژەی پیاوانە پرۆژەی گەورە و سیرکردنی ئەستێرە نەئاڵکان بە زیخی بەردەم پای خۆت سەیری ناموس نەکردنی خەڵک هەر ئەوەی لە دوایە برای بەڕێزم ئەمما گەنجێکی بچووک کەسێکی هەرزەکار کەسێک کە نایەوێ فێر بێت بووە بەبار بەسەر کۆمەڵگەکەی خۆیەوە بووە بەبار بەسەر دایک و باوکیەوە ناتوانێ هەڵسێت هەردوو لایش تاوانبارن لەوەیە برایانی خۆم زۆر گرنگە گەنجی موسڵمان لەم ڕۆژگارەیە بزانێت ئەگەر گەنجەکان نێنەوە سەر ئەخلاق گەنجەکان نێنەوە سەر هاوسەرگیری ڕاست گەنجەکان نێنەوە ڕوونەکەنەوە مزگەوت هەر خەون و خەیاڵە بتەوێ شەریعەتی خوا لە ناو کوچە و کۆڵانەکان و لە ناو حکومەت و لە ناو شوێنەکانی ترا بەرجەست دەبێت هەر خەون و خەیاڵە چکەم ئەو ئیسلامە کێ سەری خزبراکانم کۆمەڵە سەحابەیەکتان پێ ئەڵێم پۆلێک سەحابەتان پێ ئەڵێم سەحابەی بەناوبانگ یەکێ لەوانە عەلی کوڕی ئەبوو تاالب 8 ساڵ بوو تەمەنی هێنا 8 ساڵ بوو بووە موسڵمان و پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتی نەکردەوە نەیوت تۆ مناڵی بابە من چی بکەم بەدەستەوە بوو بە موسڵمان بوو بەو گەنجەی کە وەها کاتێک پێغەمبەر عليه الصلاة والسلام هیجرەتی فەرموو بۆ مەدینە لە شوێنی ئەوە خەوت هەتا بەیانی خۆ بۆی هەبوو بیشی کوژن چکەم قەرارەکە ئەوە نەبوو بانچاوی هەڵدەنەوە سەیری کەم بزانن کێیە قەرارەکە ئەوە بوو یەکسەر بە خەنجەر هەردەیان لە یەک شوێنێکا بیکوژن بۆیە زۆر گرنگە برایانی خۆم دووەم سەحابە عەبدوڵای کوڕی مەسعود 14 ساڵ بوو تەڵحەی کوڕی عوبەیدولا 16 ساڵ بوو ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم کەسەیە ناوی نەبیست بێ زانکۆی یەکەمی عەسری ئیسلام کە لە ماڵی ئەوە ئیسلام پەروەردە بوو 16 ساڵ تەمەنی بوو 16 ساڵ گەنجی ئێمە ئێستا لە 15 و 16 نێرگەلە ئەکێشێت دزی ئەکات سەیری ناموسی خەڵک ئەکا بەداخەوە گەنجێکی موسڵمان ئەم گەنجە 16 ساڵ تەمەنی بوو ناوی چووە مێژووی ئیسلامەوە ماڵەکەی خستە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە سەردەمی نهێنی بانگەشەی ئیسلامە ئەوانە گەنج بوون برایانی خۆم سەعدی کوڕی ئەبی وەقاس 17 ساڵ بوو بووە موسڵمان جعفەری کوڕی ئەبی تاالب 18 ساڵ بوو بووە موسڵمان جعفەری تەیار کە بوو بە قائیدی جەیش هەردوو باڵی دانا کاتێک کە ڕایەکی ئیسلامی بەدەستەوە بوو دایان لەم باڵەکەی بەو دەستەکەیەوە گرت دایان لەو باڵەکەی تری هەردوو دەستی لە دنیا لە دەستدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەیبینم لە ناو بەهەشتا بە باڵەکانی ئەفڕێت ئەوە بوو گەنجە ئیسلام